يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، یەکێک لەو شتانەی کەوا سەرنجی هەمومان ڕادەکێشێ و کۆمەڵگای لەسەر بەندە بریتیە لە بابەتی هاوسەرگیری کە لە وتارەکانی ڕابردوودا باسێکمان بە زنجیرەیەک پێشکەش کرد. بەڵام ئەوەی کەوا گرنگە و جێگەی سەرنجە ئەوەیە ئەمڕۆ لە کوردستاندا دەبینین هاوسەرگیری بە ئەندازەی پێویست ناکرێ. ئەو هەموو کوڕکچە گەنجەمان هەیە کە تەمەنی گەیشتۆتە ئەوەی کە پێویستە ژیانی هاوسەری پێکبێنێ، لە کچان و لە کوڕانمان زۆرێکیان ماونەوە لە ماڵەکاندا ئافرەتانێکی زۆر کوڕەگەنجێکی زۆر هەیە کە ئێستا پێویست بوو لە خانە و لانە و ماڵی خۆیدا بێ. لە بەرامبەریشدا دەبینین بەداخەوە ڕێژەی جیابوونەوەی ژن و مێردەکان لە یەکتری زۆر زۆر بووە کە هیچ کاتێک ئاماری جیابوونەوە بەو شێوەیە مەترسیدارە لە دادگاکانەوە ڕانەگەیەندراوە. ئالێرەدا پرسیارێک دەکرێت خۆ جیابوونەوە لە دێر زەمانەوە هەر هەبووە. کاتێکە یەک لە سوورەتەکانی قورئان ناوی سوورەتی ئەطەلاقە و لە چەند شوێنە باسی جیابوونەوەی ژن و مێرد کراوە لە قورئان و فەرموودەدا، بە دڵنیاییە و بۆ ئەوە باس کراوە کە ئەمە ڕوودەدا و ئەبێ بە شتێکی ئاسایی وەربگیرێ کە ژن و مێردێک لە یەک جیابوونەوە، بەڵام نەک ئەوەی وای لێبێ هەتا هاوسەرگیریەک دەبیستی دوو جیابوونەوە ببیستی یان نزیک ببنەوە لە یەکتر. ئالەوێدا زەنگێکی مەترسیداری گەورە بۆ ئەو وڵات و میلەتە لێ دەدرێ، ئەبێ ئاوڕی لەسەر بدرێتەوە. ئەمجا ئەگەر بڵێ هۆکاری جیابوونەوەی ژن و مێردەکان زۆری بۆ نەبوونی و نەداری دەگەڕێتەوە، ئەتوانی بڵێ بەشێکی ڕاستە، بەڵام لە ڕوویەکی تری شەووان نییە. خۆ باب و باپیرانی ئێمە بەڕێستان لەبیرتانە ئەو ماڵەی کە کوڕکچێکی ئەمڕۆ هەیان و دەبنە هاوسەری یەکتر، کام پیا و ماقڵ و ڕێیز عەشیرەتی ئەو زەمەنە کوا خانووی وای هەبووە، ناوماڵی وای هەبووە، ئۆتۆمبیلی ئاوای هەبووە، بەو ڕێژەیە پارەی لە جیشپان هەبووە کەچی بە ئەو کولە مەرگێش ژن و مێردەکان مناڵیشیان گەورە دەکرد، نەوەشیان دەخستەوە و جیابوونەوە بە دەگمەن لە دێیەکە لە بنەماڵەیەکە ببیسترایە. خەڵک بە زەحمەت ژنی بۆ دەهات، بەڵام بە زەحمەتیش تەلاق ڕووی دەدا. ئێستا کوڕکچەکان بە ئاسانی یەکتری دەبینن، بە ئاسانیش لە یەکتری جا دەبنەوە. ئەگەر دەڵێ هۆکاری ناڕۆشنبیر بوونە، ئەوەشیان وانییە، خۆ زۆربەی ئەوانەی کەوا لە یەک جا دەبنەوە دەرچووی زانکۆکانن. هەتا کەسێکی نەخوێندەوار خێزانەکەی هەڵدەوەشێت چەندین ئامار وەرگرە لە دادگاکاندا، زۆربەی ئەو کوڕکچانەی دەبنە دەستگیران یان دوای هاوسەرگیری لەک جا دەبنەوە، زۆربەیان خەریجی زانکۆکانن، زۆربەی هەرە زۆریان هونەرمەندەکانن، ئەکتەرەکانن، نووسەرەکانن، بەناو ڕۆشنبیرەکانن. خۆ ئەوانە خەڵکێکی کرێکاری بازاڕ نین، ئەوەش کەواتە ڕۆ ئەسڵەکەی نییە کە جیابوونەوە ڕوودەدا. هەرە بابەتە ئەسڵەکە ئەوەیە ژن و مێرد نازانن چۆن ڕەفتار بەیەکەوە بکەن. فێر نەبوون، کەسێکی دڵسۆز نەبووە کە لە باوکودایک دڵسۆزتر نییە بۆ ڕۆڵە کە کوڕەکە ژن دێنێ باوکەکە لەگەڵ یادانی شێو چوار کەلیمەی خێری پێ بڵێ. لای ئێمە مادەکە بۆتە هەموو شتێک و واقعانیش گرفتی گەورەیە. باوک و دایک و بنەماڵە هەموو بیر لەوە دەکەینەوە مارەیەکەی چەند بێ، تۆ بڵێ ماڵێکمان بۆ بکرێت، تۆ بڵێ خانوم بۆ بکرێ بگیرێ، هەر لە بیرمان دەچێتەوە گەورەتر لەوە هەڵسوکەوتکردنی ئەم کوڕکچە گەنجەیە بەیەکەوە. ئەوە هەر لە بیرمان چۆتەوە، کەس باسی ئەوە ناکا. من دڵنیام هەموو باوکو دایکێک بە شەرتێک دوو مەرجی تێدا بێ.
ئەگەر دایک و باوک ئەو دوو مەرجەی تێدا نەبوو شەر نییە خۆشبەختی منداڵەکانی بوێ. یەکەم مەرج هەر دایک و باوکێک مسڵمانێکی ساغ بێ، بەڕاستی مسڵمانێکی ساغ بێ، جوان لە دین تێگەیشتە بێ. وەڵڵاهی هەیە شەو نوێژ دەکا، بڕواتان هەبێ نازانێت تەعاملی بووک چۆنە، بە چاوی دژمنایەتی سەیری بۆکەکەی دەکات. پیامان هەیە تەسبیحاتەکەی تەسبیحی 1001 دەنگی بەدەستەوە شەو نوێژەکانت بۆ باز دەکات کەچی فەقیرە ڕقی لەو بووکە داماوەیە، خەسووە و ڕقی لە زاواکەیەتی، بەڵام دیندارێکی ساغ نییە. یەکەم خاڵ دینداری ساغ، دووەم دەرونێکی دروست. هیوا هەیە باوکە بەڵام دەرونی دروست نییە، هیوا هەیە دایکە بەڵام دەرونی دروست نییە. ئەوەندە ئاژاوەی لە خێزانەکەی خۆیان خواردوتەوە و کێش شەو بەرەی هەبووە، ئێستا نازانێت چۆن تەعامل لەگەڵ کوڕونەوەکان و بووکەکان و ئەوانەدا بکە، زاواکانی دا بکە. ئایا هەر بەوەی لە عەشایری بیستوێتی لەگەڵ ڕێزم بە وشەی عەشایر بەوە ئامۆژگاریان بکە بڵێ کوڕم زەبرت هەبێ ژن نەرم نەوی بەرامبەری ئاگەل لە خۆت بێ، ئاوا نەسیحەتی کوڕەکەی بکە، ئاوا نەسیحەتی بکە بڵێ بەخواوەتە من سەرمان سپی کرد ڕۆڵە نەمانزانی بووک و زاوە ئەوە بەیەکەوە بکەن، دەتەوێت وەکو خۆت بژیا بە شەڕ و ئاژاوە. ناوەڵڵا ئەوەشیان سەقەتە. باوکو دایک ئەگەر موسڵمانی ساغ بوو بن و دەروون دروست بن، وەڵڵاهی حەز دەکەن لە هەموو کەس زیاتر کوڕەکان خۆشبەخت بێ کە ژنی هێنا. حەز دەکەن کچەکەیان کە شووی کرد ئەو ئەڵقەی هاوسەرگیریە لەسەر تاتە شۆرەکە لە مەیل شۆرەکە داینێن، بە حەیاتی کچەکەی ئاژاوی نەبێ و ڕۆژێ بە تۆرایی بۆی نایەتەوە ماڵەوە. ئەوە هەموو باوکو دایکێکی دینداری ساغ و دەروون دروست ئەوە مەبەستێتی. بەڵام چۆنی ئامۆژگاری بکەی تۆ دینت هەیە. بەڕێزان وتاری جومعە کات بەسەربردن نییە، هەر دوڕکات نوێژەکە نییە، هەر خوتبەیەکی 5 دەقەیی نییە. وتاری هەینی کە دەیتە ڕۆژی جومعە ئەبێ فێری دووشت بی. دینداریەکی ساغ ژیانێکی ڕاست و دروست دەرسێک بۆ ئەم دین و ژینەت فێر بووبی لە وتاری جومعەدا. بۆیە هەر ئەم دینەش حەقە. واللهی هەر ئەم قورئان و فەرمودەی کە باسی ئەوەمان بۆ دەکات ژن و مێرد چۆن بەیەکەوە ڕەفتار بکەن، هەر ئەوە ڕاستە، بەس ئەوە ڕاستە، هەر ئەوە حەقە، هەر ئەوەش کۆن نابێ. ئەو بۆ هەموو زەمان و زەمینێک تا قیامەت شیاوە، منهەجی ژیانە. ئەینا بەخوا تۆ لە فلیمی ئێرانی و تورکیەوە بۆ من فێری ژیانی هاوسەری بی، لە وتاری توندڕەوی ئاینەوە فێری ژیانی هاوسەری بی، واللهی لە عەلمانیەت و لادینیەتەوە فێری ژیانی هاوسەری بی، بەخوا فاشیل دەبی. بگەڕێەوە خزمەت قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، دینی ڕاست و دروست، هەر ئەوە حەقە و ئەوەی لەو حەقە لادا بەتاڵە. بە کوڕەکەت بڵێ چەندە گرنگە بەلاتەوە مارەیەکە چۆن دابینکەین، چۆن ناو ماڵەکە بکەین، چۆن کەوانتەرەکە بکڕین، چۆن سیارەکە دابینکەین، چۆن عیبداری لای خەڵک نەبین، چۆن بووک بگوازینەوە. بە ئەندازەی ئەوە گرنگە باوکی بەڕێز تۆ لەگەڵ کوڕەکە تا دانیشی پیرۆزبایی لێ بکەیت، دڵخۆشی خۆت دەربڕە، بڵێ ئەمڕۆ یەکێک لە ئاواتە گەورەکانم هاتە جێ، کوڕە شیرینەکەم ئەلحەمدولیلا تۆ دەبی بە پیاو، لە قۆناغی کوڕیەتی دەبێ پیاوەتی، دەبی بە زاوە یەخوا پیرۆزت بێ. بەڵام کوڕی شیرینم ئەزمموی ژیان فێری کردوم، پێش ئەوە دینەکەم فێری کردوم، با چەند نەسیحەتێکت بکەم. یەکەمیان کوڕی شیرینم ئەو هاوسەرە ئەو ژنەی کە خواستوتە فریشتە نییە، ڕۆڵە قەد وا بیر نەکەیتەوە ئەو خەون و خەیاڵەی چەند ساڵی گەنجەتی و لاوێتی لە مێشکتدا بۆ ژنێک بێنی چۆنت حەز لێ بێ ئاوا بێ. ئەوە نییە، ئەوە نابینی. ئەگەر وا بیر بکەیتەوە ڕۆڵە ژیانی هاوسەریت زۆر کورد دەبێت، دەبێت لێک جا ببنەوە. ئەگەر دەتەوێت لەگەڵ ئەم ژنە خۆش بەخت بی، بە چاوی فریشتە ئاسا سەیری مەکە. ئەوەش قورئانی پیرۆز پێمان دەڵێ. خۆی گەورە لە سوورەتی ئەنیسا لە ئاەتی 19دا دەفەرمێ وعاشروهن بالمعروف، بە جوانترین شێوە، بە هەر شێوەیە کە شەرع پەسەندیکە، عەقڵ پەسەندیکە، عرف و عادەتی کۆمەڵگەی جوان نەک ناشرین پەسەندیکە، ڕۆڵە ئاوا ڕەفتار لەگەڵ ژنەکە تا بکە، ئەخلاقت لەگەڵ یا جوان بێ، نەرمونیان بە، لە سەرخۆ و هێمن بە، بارقوڵ و بە تەحەمل بە. فەئین کەریهتموهن، لە سەرەتای هاوسەرگیریدا زۆر جار ئەمە ڕوو دەدا. ئێستا ئێمە ڕۆژانە بەشێکی تەمەنمان بەم پرسیارەوە ڕۆیوە، هەموو دوای جومعەیەک، هەموو ناو بازارێکمان، هەموو سەر ئیشێکمان، مامۆستا کوڕەکەم ژنی هێناوە و ئەو کچەی بەدڵخوازی خۆی بووە، هەیانە
ناشەرعیەنیش دڵی بەیەکەوە بووە پێش وەخت ئێستا لێمان مارە کردووە نەگوازراوەتەوە دڵ وەڵام نامەوێ وەڵا کچەکەم بەرچاو کەوتووە هەیە یەک هەفتەیە بڕواتان هەبێ گواستوویەتیەوە ئێستا لێی بۆتە ئاگر و ئەڵە لەو ژوورەشە ناخۆم ئەو کچێتی یا بخەوێ مامۆستا گومانمان هەیە براژنەکەی سحری لێ کردبێ جا ئەم میلەتی ئێمە ڕێک ئەو وەڵامەکەی خۆشی داوەتەوە بەخوا براژنێکی زۆر خراپمان هەیە هاتۆ بە میوانداری پیرۆزبایی دڵنیام سحرێکی فڕێداوەتە ئەو ژوورە وەڵا پارچە کاغەزێکمان لەژێر سیستەمی خەوەکاندا دۆزیوەتەوە وەڵا دراوسەیەکی حەسوودمان هەیە چای پێمان هەڵنایە لەوانێت چای پیسی لێدابین نابرام تۆ وەرە قورئانەکە بخوێنەوە فإن كرهتموهن ڕوو دەدا بە ئاسایی وەریگرە کوڕ یەکسەر دڵی ڕاگیرێ بەرامبەر بەو ژنە ئەو خۆشەویستەی بۆی نەمێنێ دوای دەستگیرانی ئەمە دوو هۆکاری هەیە یەکەمیان ساڵانێکە لە ڕێی فەیسبووک و نامە و نامەکاری و پەیوەندێ ناشەرعیەکانەوە لێی تێر بووە ئێستا کە بووەتە حەڵاڵی ئەو چێژەی لێ نابینێ شەیطان بە حەرامی بۆی ڕازاندۆتەوە ئێستا کە دەبێتە دەستگیران و 4 ساڵە ژنیەتی 4 ساڵە پێ ڕابواردووە ئێستا لێی تێر بووە حەزی بە حرامەکە هەیە و دەچێت لەگەڵ یەک چێشکەدا پەیوەندیەکە ببەستێ بۆیە ئیسلامی ئێمە پێت دەڵێ ئەو کاتەی کچێکت دەستنیشان کرد یەک تەلەفۆنیشی بۆ مەکە با ئەو پەیوەندیە گەرم و گوڕە لە نێوانتاندا بمێنێ با کە گواستەوە هەمیشە لا تازە بێ با خاڵی نەبوو بێەوە حەز و ئارەزوەکانت لێی دووەمیان بەڕێزان ئەم کوڕە هۆکاری ئەو دڵساردبوونەوەی ئەوەیە کە سەیری ئەو کچە دەکا بەخوامە ئەو کچە نەبوو کە من دەمناسی ئەوە نەبوو کە بۆیان باس دەکردم ئەو خەون و خەیاڵە نەبوو کە من لە مێشکما بوو دەمگوت بووکی داهاتوم ئاوا دەبێ بۆیە خوای گەورە کە دروستکەری مرۆڤە پێمان دەڵێ فەئین کەریهتموهن ئەگەر ڕوویدا دڵت لە ژنەکەت سارد بۆەوە ئەی زاوە ئەی دەستگیران ئەی ئەو کەسەی کە گواستوتەوە هەفتەیەک و مانگێک و ساڵێکە لەگەڵیای هەستت کرد دڵت ساردە حەزت بە کۆمەڵە ڕەفتار و شتی ئەو ژنە نیە پەلە نەکەی بۆ تەڵاقدانی پەلە نەکەی دایک و باوکت تێبگەێنی پەلە نەکەی بیگەێنەوە دەمی ژنەکەت و بڵێ وەڵا تۆم خۆش نایە و دڵی سارد بکەیەوە لە خۆت پەلە نەکەی بیگەێنەوە ماڵی خەزورت ئارام بگرە فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا تۆ سەبر بگرە دان بەخۆتا بگرە جابوونەوە بڕیار مەدە مەیدرکێنە هەوڵ بدە هەر ڕەفتارەکانت جوان بێ با لە دڵیشەوە زۆر خۆشن نەوێ واللهی پاش ماوەیەک ئەو ڕقە دەگەڕێ بە خۆشەویستی گومانی سحر و جادو و نوشتە و چاوی پیسی فلان وانە بمەهێنە ناو ژیانی خۆتەوە مەڵە تووشی نەخۆشی دەرونی بووم ئەوە بەس ئەوەیە تۆ زۆر وا بیرت کردوێتەوە ئەوەی تۆ دەتەوێت خوا دەفەرمێت لە ئەو ژنەدا نایبینی بۆ خۆشت کامیلی ئەو ساڤنی دەوەرە بیرێکیش لە خۆت کەوت تۆش بۆ خۆت ئەوەندە چاکی نەبەخوا خۆش کەم و کوڕیت هەیە تۆش مرۆڤ دەبێت کەم و کوڕیەکانیەوە جوانە فریشتەی ئاسا و بەفری بێپەڵە نییە بەڵێ سەبر بگرە خوای گەورە خۆشەویستی دەخاتە نێوانتانەوە سەبر بگرە خوای گەورە مناڵی ساڵحی وات پێ دەبەخشێ ئەو مناڵە کە لەدایک بوو هەموو خەم و خەفەتێکت لەبیر دەباتەوە سەبر بگرە خوا لەو دڵ ناڕەحەتی سەرەتای هاوسەرگیریدا وەیەجعل الله فيه خەیرا فەرمووی کەبیرە ها قورئان هەموو جا پێتان دڵم چەند وردە نەیفەرموو خێرێکی گەورەی تێدایە کەبیرەی بەکارنێنا کەثیرە خێری زۆری تێدایە بەخوا پاشەڕۆژ دوای 10 ساڵی تر بیر دەکەیتەوە لەخوا بەزیابێ ئەو دەستگیرانم ئەو ژنم ئەو ڕەفتاری بەدڵی من نەبوو منی کرد بە پیاو ئەزانی تۆ لە ماڵی باوکتا زۆر جا دایک و باوکت نازیان هەڵگرتووی کۆمەڵە ڕەفتاری هەڵەت هەبوو پیان نەوتی کاکەمە هەڵەیە یان وەڵڵا نانوێراوەتێتی نەوە کوڕەکەم ماڵەکە بەجێ بێڵێ نانوێراو لێت ترساوم بە ژنەکە لێ ناترسێ ژنەکەی خۆت بە خاوەنی تۆ دەزانێ خۆی بە شەریکی ژیانی تۆ دەزانێ ئەوەی باوک و دایکت لێ قبول کردووی هاوسەرت لێت قبول ناکە بەرەو ڕوود دەبێتەوە ئەڵێ ئەو ڕەفتارە ناشیرینە ئەوە خۆت بگۆڕە بەوەت ڕازی نیم دڵم لێت عاجز دەبێ تۆش دڵت ناڕەحەت دەبێت بەس وەڵڵا بەخێر دەگەڕێ ئەتکا بە پیاوێکی پیاوانە لە دوا ڕۆژە لێ حاڵی دەبێت دڵێ ئۆخەی چانەبوو لە هاوسەرم جانەبوومەوە چانەبوو بەرچاوم نەکەوت وەرە بگەڕێەوە خزمەت قورئانەکە کێشەکانت بەڕێزم حەل دەبێت جوانترین شتی وعاشروهن بالمعروف ڕێز و خۆشەویستی بۆ ژنەکەت دەرببڕە باوکی بەڕێز ئامۆژگاری کوڕەکەت مەکە مەڵێ ئێمە بەخوا هەر بەدار و بە گۆچان هێناومانە ئەو زەمانە بەسەر چوو تۆ تێنەگەیشتووی لە دین و ژین ئاژاوەکانی خۆت و خێزانت لێگەڕە مەیهێنە ناو ژیانی کوڕەکەت و بووکەکەتەوە بە ئەوان ژیانێکی نوێ و پوخت و خاوێن و موسڵمانانە دەست پێ بکەن پێ بڵێ ڕۆڵە گیان ئەو کچە ماڵی باوکی بەجێ هێشتووە واللهی زۆر کچ هەیە لە ماڵی باوکیە پۆشتە و پەرداختر و تێر و تەسەلترە لە ماڵی زاوە
ئەی بۆ شووی کردووە پێویستی بە ڕێزی تۆیە، پێویستی بە خۆشەویستی تۆیە. جوانترین و عاشیڕوهن بالمعروف ڕێز و خۆشەویستی پێ ببەخشە. زانای بەناوبانگ شێخ عەلی تەنتاوی لە کتێبی سوەر وخەواتیر لە لاپەڕەی 26 دەفەرمێ: إذا شئتم أن تذوقوا أجمل لذائذ الدنيا وأحلى أفراح القلوب فجودوا بالحب والعواطف كما تجودون بالمال. ئەگەر دەتەوێ خۆشترین چێژی دنیا وەرگری، ئەگەر دەتەوێ شیرینەکانی دنیا بچێشی، بەخیل مەبە بە بەخشینی سۆز و خۆشەویستی، هەر وەکو بەخیل مەبە بەو ماڵی کە خوا داوی تێ لێی ببەخشی. ماڵ بە خێزانت ببەخشە، خزمەتی بکە، بەڵام بە ئەندازەی ئاگادار بە، نەڵێ لە هیچی کەم نییە لە جلوبەرگ و لە ماڵ و لە خان و لە قەنەفە و لە سیارە، بە ئەندازەی ئەوە زیاتر. ئەگەر دەتەوێت خۆشبەخت بی، سۆز بە ژنەکەت ببەخشە، خۆشەویستی پێ ببەخشە. ئێستا لە من دەپرسی مامۆستا جاخۆ چۆن خۆشەویستی پێ ببەخشم؟ ئەی ئێمە پێغەمبەرمان نییە کانە خولوقه القورئان صلی الله عليه وسلم، ئەم قورئانە بێنە بیخوێنەوە، پێغەمبەر تەرجمەی کردداری کردووە، ڕێک قورئانەکەی جێبەجێ کردووە. خۆشەویستەکەم وەرە گوێ لە پێغەمبەر بگرێ صلی الله عليه وسلم، خاڵی یەکەم هەدیەی بۆ بکڕە. هەر جار کە سەفەرێکت کرد کورد بێیان درێژ کوڕە تا بازار چووی، باش دەکە بای 1000 دینار بێ، بای 250 بنێشتێک بێ. ئەم دیارە بۆ خێزانت بە تایبەت لە سەرەتای هاوسەرگیریەوە ئەزیزەکەم زۆر گرنگە. ئەمە گرنگ نییە بای چەندە، گرنگ ئەوەیە ژنەکە لە هەر شوێنێک بم تۆم هەر لەبیرە، تۆم لەبیر بۆ شانەیەکت بۆ بکڕم، ئاوێنەیەکت بۆ بکڕم، عەترێکی بچووکت بۆ بکڕم، شەر نەگران بەها بێ. بەڵا کرێکاری وایە فەقیر ڕۆژی 20000 پەیدا دەکات، چ دیاری گەورە بۆ خێزانی بکڕێ. ساڵی گوڵێک بێ، مەکسیەک بێ، خۆت بۆی بکڕی لە بازاڕە بڵێ ئەم قماشەم پێ جوان بوو، بای 5000 بوو بۆم کڕی، مەرسیعریشی مەڵێ. گرنگ ئەوەیە تۆم لەبیر بووە. ئەم ژنە زۆر بەلایەوە گرنگە، بە هەموو ماڵەکە ئەو دیارە ناگۆڕێتەوە. دومیان خۆشەویستم بە ئاشکرا ناوی بێنە. من ناڵم ئەوەی کورد بەکاری دێنێ هاوسەرم، هاوسەریشم وشەیەکی جوانە. من جەناب دووار ڕاهاتوین، وەڵا هاوسەرەکەم لەگەڵ بوو، خێزانم لەگەڵ بوو، لەگەڵ خێزان ماچوین. یان دەڵێ داشی فڵان کەسی، داکی فڵان، داکی کچەکەی، داکی کوڕەکەی. ئەمە ناڵم ناشرینە، عرف و عادەتێکی جوانە، ئەوەش ڕێزە بۆ منداڵەکانت، بۆ خێزانت. بەس لەوە جوانتر ژن بەچی دڵی خۆش دەبێت ناوەکەی ڕاستەوخۆ بێنە، بەڵێ ڕێک ناوی ئەوەیە. بە تایبەت لای ماڵی باوکو دایکت، لای باوکو دایکت مەڵە ژنەکەم، هاوسەرەکەم، خێزانم وای گوێ، خێزانم لەگەڵ بوو، بڵێ فڵان کەسم لەگەڵ بوو، ڕێک ناوی بێنە. لای هاوڕێکانت، لە نووسینەکانتدا، کتێبێک دەنووسی چەند جوانە لە پێشەکەی بنووسە پێشکەشە بە هاوسەری بەڕێزم، ڕێک ناوەکەی بێنە، ڕێک ناوەکەی بێنە. ئەمە چێ فێرت دەکا؟ ئەمە محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم. صحیحی بوخاری لە دوو شوێنەوە فەرمودەیە هاتووە، ژمارەی 3662 4358. ئەفەرمێ عەمری کوڕی عاس چوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە کردی بە فەرماندە لە جەنگی ذات و سەلاسیلە، وتم جەیشێک ئەبوو بەکر و عومەری تێدا بێ، دیارە من زۆر خۆشەویستم لە دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمە ساڵی 7 کۆچی یان 8 کۆچی لە فتح الباریدا دەفەرمێ ڕووی داوە. واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیکی 5-6 ساڵە عایشەی گواستۆتەوە. عەمری کوڕی عاسیش تازە موسڵمان بووە، دیارە لە ناو دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرماندەکانی هەرە پێشەوەم، بۆیە دەچێتە خزمەتی و دەڵێ ئەی الناسی ئەحەب ئیلەیک، خۆشەویستترین کەس ئەناس، لە ناو هەموو خەڵکە چ کەسێک لە ناو دڵتا لە هەموو کەس خۆشەویستترە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ ئەوەی بیر بکاتەوە، بەبێ ئەوەی چرکەیەک بوەستێ، نافەرمێ هاوسەرم، یەکسەر دەفەرمێ عائیشە، عائیشەی هاوسەرم لە هەموو کەس لەلام خۆشەویستترە. ئەفەرمێ وتم من الرجال، مەبەستم لە پیاوانە، فەرمووی بەبێ ئەوەی بوەستێ. قال ئەبوها، فەرمووی باوکی عائیشە، نەشی فەرموو ئەبوو بەکر، یعنی ئەبوو بەکریشم کە چەند خۆش دەوێ، هاوڕێ قەدیم و منداڵیم، یەکەم کەس کە لە پیاوان ئیمانی پێم هێنا، خۆشەویستیەکەی زیاتر بووە بەهۆی عایشەی خێزانمەوە. پێت عیب نەبێت دەری ببڕی وەڵا خەزوورمم بەقەدەر باوکم خۆش دەوێ، وەڵا شایەنە دەری ببڕە باسی بکە، عیبە نییە براکەم. ئەوە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم وا دەفەرمێ. ئەزانی عایشە قەت ئەمەی لەبیر نەچۆتەوە؟ پێغەمبەر ناوی هێنام لە لای هەموو گەورە پیاوان، بەبێ بیرکردنەوە یەکەم کەس لە دڵما خۆشەویست بێژنەکەمە کە ناوی فڵان کەسە. لە دوای ئەویش لە هەموو پیاواندا عایشە فەرمووی ئەبوها، باوکی عایشە. دووەم خاڵ نیشانی بدە چەندە لە لای گەورەی و چەندە نازی گیراوە،
چەندە بەڕێزە لەلات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری کرد حەبەشیەکان یاری دەکەن فی المەسجد یەلعەبون، یاری دەکەن، یاری بەڕم دەکەن، یاری بە تیر دەکەن، واتە جەنگ نمایشێکی سەربازی دەنوێنن، نمایشێکی سەربازی خۆ ئامادەکردن بۆ جەنگ لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم فەرمودەیە لە سیلسیلەی حادیثی صحیحەی شێخ ئەلبانیدا بە ژمارە فەرمودەی 3277 هاتووە، لە بوخاریشدا دواتر باسی دەکەم هاتووە. لفما عائشة خان ومن دجرته فرمي يا حميراء أتحبين أن تنظري إليهم أم جارني فرمو عائشة كبانجي خيزانة كد أم قسانة شان صاد دواء أول جوي عائشة ده هرماوتوا فرموي سورجيان حميراء أي أو آفرة دقمنة آفرتي دقمنة لنوع عربة آفرتي سبي بيو دموتشاو كل مكان السور بي يعني السور سبيتي خلاو بي أو آفرة دقمنة كان بە کورتی خۆمان ئەگەر وەری گێڕینە سەر زمانی کوردی یعنی ژنە سوور و سپیەکەم، سوورە گیانەکەم، ژنە دەگمەن و بێوێنەکەم چاو لێ خۆشەویستی بۆ دەرببڕە، بزانە چەند لە لای گەورەی، یەکسەر خاتە و فاتەی پێدا مەدە برام، بە نازناوێکی شیرین بانگی خێزانت کە فەمووی حەز دەکەی سەیریان بکەی، یعنی حەزی من لەگەڵ حەزی تۆیە، ئەگە حەز دەکەی سەیریان کەین با سەیریان کەین، حەز ناکەی منیش سەیریان ناکەم. ڕێز لە بۆچوونی خێزانت بگرە. ئەلەس حەز دەکەی سەیری ئەو فلیمەکەین، حەز دەکەی سەیری ئەو یاریەکەین، کابرا کۆنتڕۆڵی بەدەستەوە لە ئێوارەوە نایگۆڕێ، مەگە ژنەکە بۆ خۆی موبایلی پێبێ، ئەبێ ڕێزێکیش بۆ خێزان دەیە بڵێ حەز دەکەی ئێمەش سەیری ئەو بەرنامەیەکەین، کابرا هەشتی ئێواری لێ هات بۆ دەنگ و باس کۆنتڕۆڵ نادا بە هیچ بەشەرێک، خێزان چییە و مناڵ چییە و چێ لەو ماڵدا حیسابی بۆ دەکرێت، ئەوە ئێستا و فەیسبوک وشتا مناڵەکانی لەکۆڵ کردوتەوە. وتم بەڵێ دەفەرمێ فقام بالباب وجئت فوضعت ذقني على عاتقه. دیار هەردووچیان بە پێوە بن لایەکی دەرگاکەی کردوتەوە، دەرگاکەی ژووری پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو بینیوتانەوەی کە شوونە حەج و عومرە بەسەر مزگەوتەکەوەیە. دەفەرمێ چەناگەی خۆم خستە سەر شانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وأسندت وجهي إلى خده. لبخاري دەفەرمێ وخدي على خده، ڕوومەتم نا بە ڕوومەتەکەی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم، ڕوومەتمان بەیەکەوە بوو، چەناگەم لەسەر شانی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. وەستاین و سەیرمان کرد. پێغەمبەر فەرمووی حەسبوکی بەستە، تێر بووی لە تەماشاکردن. قلت لا تعجل يا رسول الله، أي پیغمبری خواه پەلەمەکە ماوەیەش کە پێغەمبەر قاتی سڕ بووە دەمێکەوە وەستاون سیر دەکەن، یاریەکەش و نمایشە سەربازیەکەش لە ناو مزگەوتە هەر بەردەوامە. وتم ئەی پێغەمبەری وت پێغەمبەر فەرمووی ئەم جاری دووەمە فەرمووی حەسبوکی بەستە بڕۆین. وتم لا تعجل، ناوەڵا پەلەمەکە. جا گوێ لە خاتو عایشە بگرن، دەفەرمێ وما لي حب النظر إليهم، والله بەدڵ حەزم نەدەکرد سەیریان کەم، سەیرکردنی ئەو نمایشە سەربازیە بۆ ئافرەت چ دەورێکی هەیە، چ پەیوەندی بەمنەوە هەیە؟ خۆ باسی چێژ دروستکردن و خانومانی ناوماڵ ناکە، ئەو بەشی عەسکەریە، ئافرەتان زیاتر حەزیان بەو بەشە نییە. ولكني بەڵام ئەوەی کە منی هێشتەوە ئاوا لەسەر شانی پێغەمبەر و ڕوومەتم بە ڕوومەتیەوە بودەم بوو پەلەمەکە دووجار دووبارەی کردەوە، ویستم بزانم أن يبلغ النساء مقامه لي، با بجنان بقاتەوە عایشە چەند خۆشەویستە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، با ئەم دەنگ و باسە بڕواتە دەرەوەی ماڵ، با هەموو ژنان بزانن مێردەکەم چەند ڕێزم لێ دەگرێت. ومەکانی منه، پێغەمبەرم تاقی کردەوە، سەیری کە ژن پێغەمبەر تاقی دەکاتەوە، ژن هەستی زۆر بەهێزە، بەتایبەت لە سەرەتای هاوسەرگیریدا. بزانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو هاوسەر چەند حساب بۆ دڵی من دەکات، ئەینا بەخوا لە دڵەوە حەزم بە تەماشاکردن نەدەکرد، بەس دەنگ پەلەمەکە. جاری سێم وەکو لە بوخاری بە ژمارە فەرمودەی 2906 هاتووە، دەفەرمێ حتى إذا مللت، ئیتر وەڕز بووم بۆ خۆم قاسم سڕ بوو، قال حسبك، فەرمووی ئەمجا بەسە؟ قلت نعم، وتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا بەسە، تێگەیشتم چەندە دڵیم نیمە بەستە، دڵم ئاوی خواردەوە. قال فاذهبي، فەرمووی دەبڕۆ. واتە پێغەمبەر صلی الله علیه و سلم جا بەجێ نەهێشتم، حتا من دەموت چاوم ڕوومەتم لەسەر ڕوومەتی لانەبەر پێغەمبەر منی بەجێ نەهێشت، لەوەشدا مڕاعاتی دڵی کردم، ژن لەوێشدا حەساسە، دەستی خستە دەستەوە پیاوی بەڕێز، تۆ یەکەم جار دەست مەکشێنەوە، لەوەشە ئافرەت چاودێری دەکات، پیاو زۆر گوێی بەوانە نییە، بەس ژن زۆر وردە. والله زۆربەی کێشەکان کە ژنم لێک زیادە بنەوە لە شتێکی ئاوا دەست پێ دەکات، ژنەکە ئەڵێ بابە مە لە سەرەتای هاوسەرگیریەوە ئێستا حسابم بۆ نەکا، خوازانە هەر مناوم نەبێ باشتر، ئێستا لێ ئیجاب بمەوە، شتێکی بچووک ئەڵێ لە کوڕەکەش دەیدوێنی، ئەڵێ بەخوا مامۆستا لە هیچی کەم نییە، تۆش ڕاست دەکەی ئەویش ڕاست دەکات، بەس نەتزانیەوە چۆن تەعاملی پێغەمبەرانی لەگەڵا بکەیت. بابەتەکە گرنگە، ئینشەڵڵا دەرسی ژیانە، دەرسی ژیانە و ئەی ژن و مێردەکان هەر هەموو لایەکمان، ئەی کوڕ و کچە دەستگیراندارەکان شکری ئەڵڵا بکەن کە ماڵ و حاڵێکتان هەیە. تخوا حەیف نییە ئەم تەمەنە کورتەی ژیانی دنیا بەخۆشی بەسەر نەبین بەیەکەوە. والله چەند خولەکێکە دنیا بەجێی دێڵی،
حیڤنیە کە ژنەکەت مرد یان تۆ مردی خەفەت بۆ یەکتر بخۆن کە جیابوونەوە ئەمجا شەیطان دەچێتە دەرەوە ئەمجا ئەم وتارانە دەبیستی ئاخ بەداخەوە ژنەکەمم لە دەستدا نەمزانی بەم سۆز و عاتیفەیە دڵی ڕابگرم نەمزانی چی لە دڵیا بوو لە ناخی تێنەگەیشتەوە شتەکەش ئاسان بوو وەڵڵاهی دنیا زوو تێدەپەڕێ ئەوەتە هەموو کوردستان غەمبارە وتاری دەبوو تایبەتم بخوێندا وەڵام من قەت پێم خۆش نییە بەبێ ئامادەکردنی وتا بچمە سەر مینبەر ڕاستەوخۆ بەیانی هەواڵەکەم زانی کە هیچم لا نەبوو هەواڵەکانی پێ بزانم ئەو ڕووداوە دڵتەزیێنەی کە لە سلێمانی ڕوویدا بەڕێزان خێزانێک هەڵوەشە پێمان دەڵێت لەخوا غافڵ مەبە ئەزیزەکەم لەخوا غافڵ مەبە بە یەک چرکە لەوە دەچێت نەخانوت بمێنێ کە چەند ساڵ پارەت کۆکردێتەوە خانووکی سێ چوار قات بکەیت بە یەک چرکە ماڵ و خێزانت کە ئاهەنگ و عید میلاد و خۆشی و چەپڵە لێدان بوو بە یەک چرکە بچێ ژێر خاکەوە یەک چرکە لەخوای خۆت غافڵ مەبە هەمیشە پەنا بۆ ئەڵڵا بەرە داوای لێ بکە بداتێ و بۆشت بپارێزێ و خەمبار بە بەخەمی هەموو خەڵک ئەمڕۆ هەموو خەڵکی کوردستانە بە خەمناک بێ بۆی خێزانێک کۆتاییان پێهات چەند ماڵی تریش ماڵوێران و خانووێران و بریندار بوون بەڵام ئەم کوردەی ئێمە یەک خراپەی هەیە ڕووداوەکان تێدەپەڕن هەمان ڕووداو جارش کە دووبارە دەبێتەوە دەرسی لێ وەرناگرین حکومەت من چ لە غەمباری تۆ بکەم و پرسە ڕاگەیاندنی تۆ بکەم ئەوە چەند جار لە شاری سلێمانیدا کە من خۆم نیشتەجێ ئێوەمەوە چەند جار لە ڕێی ئەم شۆفاش و غازەوە چەند ماڵ وێران بوو هەر ئەم ساڵ چەند کەس سووتە بەس ئەوەی شتەکە ئاوا عام نەبووە یەک کەس دوو کەس سێ کەس یەک خانووی تەقاندۆتەوە دوو ماڵی وێران کردو وەکو ئەمە گەورە نەبوو بەو شێوەیە کە چەند سەعات ڤیدۆ و کامێرایی لەسەر بێ و کەناڵەکانی ڕاگەیاندنی لێبێ ئێمە دوژمنەکانمان لە دراوسەکانمانەوە ڕۆژانە درۆن و تۆپ و تارە دەنێرنە سەرم کوردستانە ئێستا بابەتەکەیان دۆزیوەتەوە زۆر بە ئاسانتر پارەشی لێ سەرف ناکەن بە پێچەوانەوە دەبێت لە گیرفانی خۆت پارەکە دەرێنی و بیدەیتێ تانشی و سۆبەی غازت بۆ دەنێرێ لە ناو ماڵی خۆتا عیبادەت دەکا ئەمەش دەسەڵاتی کوردی لێ بەرپرسە بێمنەتانە دەڵێم ئەم حکومەتە گەندەڵە لێ بەرپرسە تۆ گەنەوتم بدەیتێ بە سعرێکی گونجاو ئەگەر غازی ماڵانم بۆ دابین کە ئەگە کاربایەکی ڕێک و پێکم بدەیتێ خەڵک چ پێویستی بەوەیە ئەو تانشێزە بەلاحە بخاتە سەربانەکانی ئەمجا ئەم کارەساتانە کارەساتی تری بەدوادادێ ئەبێ وەزارەتی ناوخۆ هەر ئەمڕۆ بێتە سەرخەت ئەو وەستایانەی ئەمانە دادەنێن ئەو تانشیانەی کە دێن و هیچ کوالیتیەکیان نییە وەڵڵا برا هیچ زەمانێک بۆ غاز نییە هەموو وڵاتان تۆ لاسا دەکەیتەوە و ناشزانی وەک خەڵکی نازانی هەڵپەڕی شایەکەت خوارە خەڵک لە وڵاتان کە سیستەمی غازی هەیە تانشی غازەکە لە دەرەوەی شارەکە دانراوە بە بۆڕیاتۆتە ماڵەکان نەک لە سەربانی ماڵەکە و لە ژێر زەمینی ماڵەکەدا بێ تۆ لاسا دەکەیتەوە و ناشزانی لاسا بکەیتەوە ڕۆژ بەڕێکردن نابێت لە حکومەتا هەبێت نابێت کارەسات بەسەر حکومەتا تێپەڕێ ئەبێ ڕق و ڕیشەکەی بدۆزێتەوە و نەهێڵێ ئەمە دووبارە بێتەوە من دڵنیام جارەشکەش دووبارە دەبێتەوە وەکو چەند بارەش بەوە ئەمە سێیەم جارە ئەرەوەی من بیستومە لە دەور و نزیکانمان لەو شوێنەی لێی دەژین کە دووبارە بۆتەوە لە هەولێرە ئەو سیستەمانێ لێرەشدا دووبارە دەبەوە بۆیە داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا ژیانمان بەختەوەرکەی یا ڕەبی خوا لە هەموو موسیبەتێک بەس خۆت بمان پارێزی ئەوەی پێت بەخشیوین خوایە شوکرانە بژێری بین ئەوەی پێت بەخشیوین یا ئەڵڵا خۆت پارێزگاریمان لێ بکەی یا ڕەبی خوای پەروەردگار لەو خێزانەش خۆش بی لەو خێزانە کارەسات بارە خۆش بی ئەو مردنە بە عەزیەت و زەحمەتیان بۆ بکەی بە پلەیەکی شەهیدی قیامەتیان یا ئەڵڵا یا ڕەبی خوا لە گوناهەکانیان خۆش بی لە گوناهی هەموو مردوەکانمان خۆش بی خوا لە گوناهەکانی ئێمەش خۆش بی یا ڕەبی خوا لەو ڕووداوە دڵتەزیێن و سامناکانە خۆمان خێزانمان منداڵمان خۆشەویستانمان خەڵکی کوردستانمان هەموو جیهان خوایە بە دوورکەی یا ڕەبی خوا ئەم ڕووداوە نەجارشکە لە وڵاتەکەماندا دووبارە نەبێتەوە یا ڕەبی خوا ئەو ژنمێردانەی ساڵح و خواناس و بەیەکەوە گونجاون خوا بیان پارێزی خۆشبەختتریان کەی ئەوانەی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی لە دینەکەی خۆت باشتر تێمان بگەێنی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون